بێگومان دوای زیاتر لە چەند ساڵێک با هەوڵ و هیمەتی بەڕێوەبەر و مامۆستا و خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکان جارێکی تر توانیان کە فستیڤاڵی پەیمانگەی هونەرە جوانەکان کە ساڵانی پێشووتر لەسەری ڕاهات بوون کە پەیمانگەی هونەرە جوانەکان هەموو ساڵێک فستیڤاڵێکی گەورەی گشتی پەیمانگە بە بەشداریکردنی هەر سێ بەشی شانە و موزیک و شێوەکار بێگومان نمایشەکرا و کارەکانی خۆیان مامۆستایان و خوێندکاران لەوێ نمایشیانە کرد. بێگومان ئەم ساڵیش فستیڤاڵەکە لە ڕۆژانی 4 تا 6 مانگ بەردەوامە بێت لە کاتژمێر دەیسەر لە بەیانی نمایشەکان و چالاکیەکانیان بەردەوامە بێت. پرۆمۆی کارەکانی ئەوان و چالاکیەکانیان نەبینین فەرموون. پەیمانگای دایک جارێکی تر بە وزەیەکی نوێ بە ڕەنگ و ئاواز و جوڵەی سەما ئاساوە گەڕێتەوە. فێستیڤاڵی گشتی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بۆ هەر سێبەشی شانۆ، میوزیک، شێوەکاری سازەکات لە بەرواری 4 و 5 6 2022 شوێن تەلاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی، هۆڵی تەلاری هونەر. قسە لەسەر فستیڤاڵ و چالاکیەکانی پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی یەکەین بە ئامادەبوونی زۆر بەڕێز مامۆستا نامی قەمە فەرەج بەڕێوەبەری گشتی پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی. بەخێراتی مامۆستا. دوای چەند ساڵێک کە پەیمانگەی هونەرە جوانەکان هیچ چالاکیەکی یاخود ئەو فستیڤاڵی کە ساڵانی پێشووتر پێڕاهات بووین نەمابوو، چۆن ئەم ساڵ بڕیارتاننا کە جارێکی تر بگەڕێنەوە بۆ پێشکەشکردنی چالاکیەکانی پەیمانگا لە شێوەی فستیڤاڵەکەیە؟ سەرەتا خۆشحاڵ بووم. ڕاستێکەکەی ئەگەر ناکرێت باسی مێژوو بکەم چکە پەیمانگای هونەرە جوانەکان پێگەیەکی باش و پێگەیەکی گەورەی هەیە لە ناوەندی ڕۆژمیری و لە هەموو کوردستانەوە توانین بڵێن بەدایە و بە سەدا کادری هونەری پەروەردە کردووە. ڕاستێکەکەی مەسەلەی فستیڤاڵ مەڵە کار و چالاکیمان هەبوو ئەم ساڵ بۆ ساڵی ڕابردووش هەبوو، بەس لە ئاستی بەشەکان بوو. وەکو تیمی وەکو لایەنی کارگێڕی پەیمانگای هونەرە جوانەکان بڕیارمان ناکە ئەگەر ئامادەکاری بۆ بکەین چۆن ئەتوانین نەتیجەیەکمان هەبێت، نەتیجەیەکی باشمان هەبێت. سەرەتا بەشی میوزیک دەستیان پێ کرد، سەرێکێن بابەتی زۆر باشیانەیە وا بڵم مەبەستم لە ئیش و کاری چالاکیەکەی خۆیان وەکو گۆرانی بیان گشتی کۆنسێرتی بە سەر هەستەکرد ئامادەکاریی زۆر چاکیانتیە لە بەشی شانۆش هەسەرێکی هەمان حاڵەدەیە. نەتیجەیەکی شەیە لە شێوەکاریە دواتر بڕیارمان ناکە چۆن توانین کۆیکەینەوە، چۆن توانین ئیشی لەسەرکەین بۆی بتوانین لە چوارچەوەی فستیڤاڵێکە کۆی ئیشەکان بێت. لە هەمان کاتە کە خەریکیەمانە بووین مەسەلەی نۆژانکردنەوەش بەردەوام بوو کە پێشتە ئیدارەی گشتی ئیشی تیاکرد و لە ئەویش بەڕێز خات و شارەز ئیبراهیم محەممەد سەردانیەوەی کرد بڕیارانە مەسەلەی نۆژانکردنەوە بەردەوام بێت یا ئیشی تیا بکەین. ڕاستەکەی بوو ئێمە زەخت بوو، قورس بوو، بەڵام چونکە جهدی مامۆستاکان و توانایی سۆرەک بەشەکان و هەوڵدانی بەردەوام لەگەڵ مامۆستاکانە بەڕاستی بە مەزەوق و بە خۆشەویستێکی زۆرەوە بڕیار دەرا کە ئەو ئیشە بکرێ. ئەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر باشە بە حکمی ئەو چەند ساڵی کە نە پێشینەت هەیە، نە لایەنی مادی، نە دەعم هەیە و پراوێزیش کراوە ساڵانێکی زۆرە وەکو پەیمانگای هونەرە جوانەکان
چۆن ئەتوانین بیگەڕینەوە بۆ ئیشکردن چۆن توانین بیگەڕن بۆ ناوەندە ڕۆشنبیری جاران کە جێگای دەستی دیار بوو یا بڵین کاردی بە بەردەوام ناودی ئەکتیڤ بوو چۆن توانین جارێکی کە بیگەڕێن لە حقیقەتە ئەوانەی کە ئێستا دەورە بین خەڵکی زۆر دڵسۆزن و خەڵکی کادیری زۆر باشی و نەریتیە توانم جاری وایە توانم بڵێم هەنێک کادیری تیا وەکو ئاڵتون وایە بەڵام چۆن ئیشی لەگەڵاکەی و چۆن ئەجوایەکی بۆ دروستەکەی بۆی بتوانی ئەو تاقەی کە هەیەی خوێنکاری پێپەرۆر دەکات و بەشێکی کێشی خۆی ئەو گەشەی بۆ دروستکەی بابڵی ئیشەکانی خۆی لەگەڵ خوێنکارەکانی بەرهەم بێنن ئەمە وای لێ کردین کە نەوەستین لە تەنها بیرکردنەوە نەبێت تەنها پلان نەبێت بەڵکو پلانەکە بێت جێبەجێکەین جێبەجێمان کرد ئەتوانم بڵێم خۆشبەختانە ئێستا ئیشەکان ئامادەن و لەگەڵ کەمێک مەسەلەی نۆژانکردنەوە ئەبوو بە گرفت بەڵام لە هەمان کاتە ئەوان ژاتنە پێشەوە بۆی بتوانین لە ئاخیرا بە شێوەیەکی هەمووکو ڕووی کەشی با بڵێن وەکو بیناسە و تەلارسازیەکە و ناوی قاحۆڵەکانیش ئەوەش بەشێک لە جوانکاری تیاابێ و ئیشەکانیش هاوکار بێ بۆ ئیشەکان بە بەسم کار و چالاکیەکانی بەشەکانە ئێستا خۆشبەختانە شتەکان هەیە زۆر باشە کاتە ئێستا نۆژەنکردنەوەکە هەمووی با بڵێن تەواو بووە کارەکانی نەوەئەنمە توانین بڵێن لە ساعت هەفتا بۆ هەشتای زیاتریش تەواو بووە لەبەرکە ئێوە چالاکیەکانتان بەشێکی زۆری بە تایبەتی لە یەکەم ڕۆژە هەر لە ناو پەیمانگەی هونەر جوانەکانەیە بەڵێ یەکەم ڕۆژ خۆتەزان ئەگەر دڵنیام کە پەیمانگە نورجانەکانت بینیوە هۆڵەکان زۆر گەورە نین بە تایبەتی هۆڵی مەدیعادارتاش و هۆڵیش میوزیک ناتوانێت تۆ 400 کەسێک کۆکەیتەوە ئای بەشی 680 کەسەگرێ بەڵام ئەکرێ شوێنێک لە دەرەوەی پەیمانگا ئیشی لەسەرکەی خۆڵێک بگری بۆیە بڕیارمانە لە تەلاریونە بەشی میوزیک بەرینەوە خۆشبەختانە ئیشمانتیا کردو ئەویش بە هاوکاری کورسادی خۆشەویست کە ئەو سپۆنسەری میدیاییە و ئەو توانی ئەو هەموو ئاسانکاریان ئەم کارڕاستەکەی پێشوەخت قسەمان کرد لەگەڵ ئیدارە و بەڕێوەری ئێرە و کاراسانێکی تەواو و تەنسیقێکی باش و پاڵپش بە ئیشکردنەکان پاڵپش بوون لە هەموو ڕوویەکەوە بۆیە ئەتوانم بڵێم نەتیجەیەکی باشیە بێ زۆر باشە پێم خۆشە باسێک لە ئەو چالاکیانە بکەین کە ئەو ڕۆژە با بڵێن نمایش ئەکرێ و ساز ئەکرێ سعات دەی سەر لە بەیانی دەست پێ ئەکات بە چالاکیەکان بە چی دەست پێ ئەکات و ئەو کارانی کە نمایش ئەکرێت شانۆییەکان یاخود با بڵێن پێشانگا شێوەکارەکان بەرهەمی مامۆستایان و خوێندکاریان تەنها بەرهەمی خوێندکارانە تەبی بەرهەمی خوێندکارانن بەڵام مامۆستاکان هاوکار بوون بۆ ڕێخستن و تەنسیقکردنی ئیشەکان ناو توانین بڵێن لە سەددا توانین لە سەداوە 90 بۆ زیاتریش هەمووی ئیش بەرهەمی خوێندکار خۆیەتی لەوانەیە ملاحەزاتی تیاابێ بەڵام مانایەوە نییە کەمێشی مامۆستابشتی وایتیان نیە بەڵام هەمووی کار و بەرهەمی خوێندکاران خۆیانە سەرەتا لە سەعات دەکە دەست پێەکە بەشی شێوەکاری ئەکرێتەوە دوو هۆڵی گەورەیە هۆڵێکیان بەس سیرامیکە و هۆڵێکی گەورەی تیا بەس ئیشی گرافیک و لەگەڵ سیرامیکە تێکە لە ئەویکەش بەشێکی هەر ڕسمە لەگەڵ ئەترۆحەکانی خوێندکارەکانە هەم لەگەڵ سیرامیکە دوجار دوایینەوە بۆ شۆ بۆ بەشی شانۆ بۆی هۆڵەکەی ببینرێ کە پێشوەخت چۆن بۆ ئێستا چۆنە نۆژەن کراوەتەوە ئێستا ڕوویەکی باشی جوانیشی هەیە لەگەڵ هۆڵی ئەزمونە و هۆڵی لاقیشمانەیە ئەمانە هەمووی چاکراون و نۆژەن کراوەتەوە ئیشی باشی تیاکراوە بۆیە بەم پلانە ئەڕۆی بەرنامەی کارەکەمان لە شێوەکاریەوە دەست پێەکە دوجارە گەڕینەوە بۆ لای شانۆ و لە ئێوارەشە بەشی میوزیک ساعت 6 تەلاری هونەر 11 مادەی باشەوە هەیە لەوەیە کە یەک ڕۆژە ئیشی تیاکرێت بەڵام ئیشێکی تێرەتەسەل و ئیشێکی جوان بڵێم لە ئاستی پەیمانگا زۆر باش ئەنی خۆتێکی زۆر باش کارەکان بەشی زۆریان کە کاری بگومان خوێندکاران وەکو ئاماژەت پێکرد کارنامەی دەرچوونی خوێندکارانە کارنامەی دەرچوونی خوێندکارانی بەشێکی شێوە تەمیتیە هەموو بەشەکانیتیە چەند شانۆی نمایشەکرێت 4 شانۆی هەیە 4 نمایشەکە بێگومان لە ڕۆژە جیاوازەکانی بەردەوامێ بێت زۆر باش کاتەکان بەپێی پلانەڕە بەرنامەی کاری ئیشکردن بەڵێ ئەم هەمە ئاهەنگیە و ئەم کۆنتاکتی کە ئێستا دروست بووە لە نێوان بەڕێوبەر و لە نێوان مامۆستایانی بەشەکانی پەیمانگەی هونەر جوانەکان چەندێک کاریگەری هەبووە لەسەر سازدانی ئەم فستیڤاڵی ئەم ساڵ
ئەنو خۆم بڕوان بە تیم هەیە بڕوان بەوە نییە کە لە هەرمی دابەزێت بڕوان بەوەی کە چۆن گروپین ئیشەکەی بڕوا لە هەموو دانیشتەکانە ڕێی هەموو بابەتێکە خینە سەر مێزەکە قسەی لەسەرەکەن ئیشی لەسەرەکەن کە بزانین چۆن ئەویشە دەوڵەمەنەکەین ڕێی هەمووی تیا ڕێی سەرک بەشەکانی تیا یاریدەرەکانی تیا بۆی بتوانین نەتیجە هەبێ وێ کاتێکە قسە لەسەر بابەتێکە کرێ مەسەلی فیستیڤاڵە یا کار و چالێکی بەشێکە ئەو بەشە و لەگەڵ زای دەرگەڵ مامۆسەکانە مامۆسای بەشەکە ئەگەین نەتیجەیەک بووی ئیشی لەسەرکەین بۆ ئێمە وەکو تیمێکی شەکەین نەک کەسێک بڵێن بڕیار بە و بڕوا من بۆ لایەنە تیمێ هەیە ئەوەیش خوازێ چکە زۆربەی هونەرمەندن و ئەبێ ڕێیشان هەبێ و بێ قسەیشان هەبێ دڵنیاشم کە شوێنان خۆشەوێ بۆیە بێ ڕێیان بە بەهەند وەرگیرە و ئەو کەشێشی بۆ دروستکە جارێکی ڕۆم بۆ قسەی خۆم کە ئەو کەشەی بۆ دروستکردی بۆی توانیشی تیا بکە ئەو شوێنیشی خۆش بێ ئەگەر خۆشەویستان بۆ جێگاکە نەبێ ئەو کەشە دروست نەکرێت ئەویشە ناکرێت ئەوە هەمانجیە کە دروست بووە بە تەنسیق دروست بوو ینی با بڵێن قسەمان ئەو قسەکردانی کە دروست بوون لە ناو سیاغە و بازنەی هونەرا بۆ بووە توانراوە ئەو خۆشەویستە دروستکرێت و ئەبێ هەموویشی ئاشکرێتەوە یا با بڵێن ئەو شوێنە بە مەوا و ماڵی خۆی بزانێ زۆر گرنگە تۆ بە خوێن کارێک وا لێ بکەی یا مامۆسایەک وا لێ بکەی کە ئەو شوێنە بەی خۆی بزانێ بە ماڵی یەکەم و یەکەمی خۆی نەزانێ بە دوێنی خۆی بزانێ بۆی بتوانێت ئیشی تیا بکە هەر کاتێک پێویستی پێ بێ و دەرگا واڵا بێ بۆی بتوانێت ئیشی خۆشی تیا بکە زۆر ڕاستە بێگومان سازدانی فستیڤالێکی لەم جۆرە پێویستی بە دەستگیرۆیەکی باشەیە لە ڕووی مادیەوە ئێوە ئەزانین کە ئێستا کار و چالاکی هونەریەکان بەشێکی زۆری بەهۆی نەبوونی بودجەوە پەک خراون یاخود بەشێکی زۆریان بە بودجەیەکی کەم کارەکانیان ڕاپەڕێنن ئێوە چۆن هەوڵتانیاوە کە با بڵێن لە ڕووی مادیەوە با بڵێن هاوکاری کۆ بکەنەوە هەروکو باسم کرد لەگەڵ ئیداری عێراق قسەم کرد ئیداری کورسات قسەم کرد زیاتر و ئەوان هاتنە پیانی خۆشبەختانە من سوپاسیانەکەم سوپاسی کەک دێرین و ئەو تەنسیقەکە بەڕاستی من لەگەڵ ئەوە لینکەکەم دروست کرد ئەویش بە زۆر خۆشبەختانە زۆر پێی خۆشبەتی مامۆستا پێکەوە ئیشەکەیەکەین و تۆ چۆن بەرنامەدانا ئێمەش بەرنامەکەمان هەر بەم شێوە بوو لینکەکەمان دروست کرد ئەویش بۆی ئاسانکاری کرد ئیشی لەسەر کە جوابی لێ جێڕامەتی مامۆستا توانی ئیشکرێت و ئێمەش زۆر بە خۆشبەختانەوە وەرمانگرت وتان ئێستا ئیشەڵات نەتیجە و بەرهەمەکەی دەرەکەوێت بۆ هەردوو لامان و بۆ هەموو شار بۆ شاری سلێمانی بۆ کوردستان بەگشت زۆر باش دەستەکان خۆش بێ مامۆستا تۆ یەکێکیت لە مامۆستا دێرینەکانی پەیمانگای هونەرە جوانەکان ئاستی خوێندکاران بەگشتی لە هەموو بەشەکان بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوە کە پەیمانگای هونەرە جوانەکان گوڕ و تینێکی زۆر زۆری هەبوو خوێندکاران با بڵێن لە ئاستێکی زۆر بەرزا هونەریان پیشانەیە ئەگەر تۆ ئێستا بەراوردێک بکەی کە ئێستا خۆت بەڕێوبەری پەیمانگای هونەرە جوانەکانی با بڵێن ئاستی خوێندکارانی ئێستا چۆنە بینی حەزەکەمەوەت پێ بڵم من زۆر دیێرین نیم لەوێ بەڵام کەسی زۆر بە ئەزمموی تیا کەسی زۆر زۆر باشتیا وەکو کادیری هونەری هەم لە شان و هەم لە شێوەکار و هەم لە میرزیکیش کەسانی زۆر زۆر باشتیا من دایم ئەگەڕێم و بۆ وانەی کە تەجروبەیەکی باشیان هەیە لەوێ ڕێی دایم ڕێم بە گشتی ڕێی گشتیان وەرەگرن بەڵام بە حکمیەوەی کە چەند ساڵێکی خۆم لەوێم دانی احتیاجی دە ساڵێکە لێ مامۆستا بووم و دواتر وەکو ئیدارە وەکو کارجاری شیاکەین طبی ئەو خۆشەویستیە دروست کەمترە ئێستا ئەو ئینتیمایە کەمترە بۆ هونەر یا بۆ خوێندن بەگشتی بەڵام گرفتەکە لەوەیە کە چۆن ئەم شتە گەڕێنیتەوە بەشێکی سەرەکیەکەی مامۆستایان خۆیان ئەبێ و کەشە دروست کرێ مامۆستایان بتوانێت و کەشە دروست کا بۆ خوێندکارەکانی چشانەوە بێچ میوزیک بێت بۆ ئەوەی توانێت چوزان و خوێندکار بۆی بتوانێت تاقەکانی خۆی تیا بدۆزێتەوە ئیشی تیا بکە حقت پێت بڵێم وەکو جاران نییە بەڵام هەیە تاقە هەیە توانین بڵین لە گروپێکە 4-5 تا لە بەحر هەیە ئەوە هەیە ئەوەی کە ئێستا هەیە بەرهەمی و تەلەبانەیە ئەوەش بۆ جێگەی دڵخۆشیە من ینی گەشتبینم بەوەی کە لا داهاتووە زۆر لەوە باشتر بێ بە حکمیەوەی کە مامۆستاکانمان خۆشەویستێکی ئەندازیان هەیە بۆ جێگاکە ئەمە ئەنیەوە پۆینتێک ئینسانیشی لەسەر هەست کە تو قسە لەسەر پۆینتێک کرد ئیش لەسەر کرد تەسەورێکمەوە زۆر توانی تەوەسوعی پێ بکەیتەوە ئیشی تیا بکەین ئێمە ئیشمان تەنها ئەوەیە چۆن و خۆشەویستی بگەڕێنەوە بۆ جێگایە
و ئەبێ ئیشی تیا بکرێت حەزەکەم شتێکی کێش بڵێم بۆ ئەوەی تاوکەری ئەوانی کرد هەر لە زمانی فستیڤالەکە ئێمە ئامادەکاریێکمان کردو بۆ مەجموعەیەک چەند مامۆستایەکی بەڕێز کاتی خۆی لێت وەکو ڕێزلێنانێک دامەزێنەری ئێوە بوون یا بڵێن ساڵانی خزمەتیان کردووە لەوێ ئەمانێ ئەوانە قەدریان بزانرێ کە ئەو خوێندکارانی دوێنێ مامۆستا بوون خوێندکاریان پەروەردە کردووە ئەبێ قەدریەوانە بزانرێ ئەوانە گەورەی ئەتوانین ناوی مامۆستاکان بڵێن یان بۆ ڕۆژی فستیڤالەکە ناکرێت دەستەکان خۆش بێ مامۆستا زۆر زۆر سپاس بۆ مامۆستا نامی قەمە فەرەج بەڕێوەبەری گشتی پەیمانگەی هیوادارم توانی بێتم ئینشاڵڵا کاروبەرانی چاکە بندرێ و چاڕوانین هەموو میوانان ڕووی تێ بکات دەستەکان خۆش بێت زۆر زۆر سپاس بە خێرهاتی